بەمبەستی خۆ ئامادەکردن بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە 25 ئەیلولدا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمی کوردستان پرۆسەی نیوەکردنەوەی تۆماری دەنگدەرانی ڕاگەیاند. بۆ ئەوەش بەڕێوەبەری گشتی فەرمانگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی ئاشکرای کرد ئەو پرۆسەیە ماوە 1 هەفتە بەردەوام دەبێت و لە 20 ئابۆ دەست پێ دەکات و تا 27 ئەم مانگا بەردەوام دەبێت. تایبەتە بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەم تۆمارەی لە بەردەستیان هەیە تۆمارێکی سەرەتاییە، بەڵام پاش ئەوەی کە کردارەکانی بۆ نمونە ناوگۆڕین و یاخود نەقڵکردن و یاخود دەرکردن دەستی پێکرد تۆمارێکی تر دەخرێتە بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان و ئەو تۆمارە ئەگەر بێت و پەسەند کرا لەلایەن مفۆزیی کوردستانەوە مفۆزیی انتخابات ئەوە دەبێتە تۆمارێکی ڕەسمی و پشتی پێدەبەسترێت. بەڕێوەبەری یەکێک لە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەوەی خستە ڕوو کارەکانیان بریتی دەبێت لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، چونکە ئەو تۆمارەی ئێستا هەیە تۆمارێکی سەرەتاییە و مەرج نییە هەموو دەنگدەران ناویان تێدا بێت، بە تایبەتی ئەوانەی تەمەنیان بۆتە 18 ساڵ و ئەم ساڵ مافی دەنگدانیان دەبێت خۆیان تۆمار بکەن و ئەوانەشی مردوون ناوەکانیان ڕەش بکرێتەوە. ئەو هاوڵاتیانەی کە گلەیان لە دەفتەری تۆماری دەنگدەران هەیە دەربارەی وەی کە زیاد و کەمی تێدا هەیە یاخود ناو نەهاتۆتەوە بابێن سەردانی بنکەکان بکەن بۆی ئەو کێشەیە چارەسەر بێ. ئەوانەی تەمەنیان تازە بۆتە 18 ساڵ دەتوانن بێن سەردانی بە بکەن، یاخود ئەوانەی وەفاتیان کردووە خزمەکەسیان بەڵگەنامەی پێویست بە وەفاتنامەکە بێنن هەتا چارەسەری دەفتەرەکەی بکەین و بۆیان چارەسەر بکەین. لە سەرتاسەری هەرێمی کوردستان 292 بنکەی دەنگدان بەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان کراوەتەوە بەوەی لە ماوەی 1 هەفتەدا هاوڵاتیان ناوی خۆیان لە تۆماری دەنگدەران نوێ بکەنەوە کە بە جۆرەی دوایین ئاماری کۆمیسیۆن نزیکەی 5,500,000 کەس لە تەواوی هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان مافی دەنگدانیان هەیە. سیروە حوسێن، کورسات نیوز، هەولێر.